هەڵبژاردن لە بەری چارەسەری کێشەکان بووەتە گرفتێکی دیکەی سیاسی نێوان لایەنەکانی هەرێم. ئەمە وتەی سیاسەتمەدار ئەبوبەکر کاروانیە. ناوبراو پێی وایە هەڵبژاردن بە ئەگەرێکی زۆرەوە دوا دەخرێت. خۆ ئەگەر لە نیوەی کوردستان ئەنجام بدرێت و لە نیوەکەی دیکە پێچەوانەکەی بێت ئەوە کارەساتە. بەداخەوە هەڵبژاردن لە باتیەوەی ببێتە سەرچاوی چارەسەری کێشەکان خۆی بۆتە سەرچاوی کێشەی نوێ. واگەر هەڵبژاردن بکرێش ڕەنگە تاقارکە کە بەدی بێنە جێڕانەوەی شەرعێتە بۆ دامەدەستگاکانی حکوومەتی هەرێم و ئەگینا زۆر ئەرکیتریدی هەڵبژاردننی دیموکراسیانەیە ناتوانین لێرە بەدی بێنێ. واگەر هەڵبژاردن نەکرێت لە ڕاستێ لە کاتی خۆیە و بکرێت لە بەشێکی کوردستانە بترەوە کارەساتە بەنسبەت هەرێمەوە. ئەگەری ئەبێ ئەگەرێکدانین بە تایبەتی کە ئەگەر ئیرادەیەکە بێ بۆ پۆستنەوەی دەرفەتەکە بە قازازی جارتە لە قەڵابدانی هەرێمی کوردستان و لاواازترکردنی پێگەی پارتی و قۆستنەوەی دەرفەتەکە بە قازانجی لاوازکردنی خۆگەر بە تاواتیش دواخرا بۆ ساڵانێکی تر بێگومانەکەوینە بەردەم چارەنووسێکی نادیارەوە. ئێستاش بە دیاریکراوی لە بەردەم چارەنووسێکی زۆر ڕوونانین لە بەردەم چارەنووسێکی لێڵین. دوو پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش پێیان وایە هەرێم لە بەرامبەر بەغدا تەواوی کارتەکانی لەدەست داوە یاخود لاواز بووە و پێویستە بە ئەنجامدانی هەڵبژاردن سنگ و شەریعەت بۆ خۆی بگەڕێنێتەوە. بەڕای هەموو لایەنە سیاسیەکان هەموو دوورکەوتنەوەیەکی هەڵبژاردن دواخستنی هەڵبژاردن فەراغ یاسایی دروست دەکرێت زەرەر لەلایەنی سیاسی هەرێمی کوردستانەیە زەرەر لە قەوارەکایە زەرەر لە هەموو ئەو دەستکەوتانایە کە لە هەرێمی کوردستانە دەستەبەر بۆیە تاکە چارەسەر تاکە بردنەوە تاکە دەرچە تاکە نەجاتبوونەوەیە کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ کە ئاخر فەرمانی هەرێمی بۆ دەرکرا. هەموو ئاماژەکان ئەومان پێدەڵێ کە هەڵبژاردن لە دەی شەشان ناکرێت. چونکە پارتی دیموکراتی کوردستان وەکو سەدر نییە زۆنێکی دیاریکراوی هەیە و بەدڵنیاییەوە ناهێڵێ لێکەوتەکانی لەسەر ئایندەی هەرێم زۆر خراپە لە ڕووی زیاتر لە دەستدانی شەرعیەتی دامەزراوەکانی هەرێم کە ئێستا نەمان ماون و کارتەکانیشمان بەرامبەر بە بەغدا هەمووی لاوازن بێژگەلەوەی کە لەسەر ئاستی ناوخۆی لێکترازان زیاتر دروستەکە و دۆستەکانیشمان لە دەرەوە ئەو ماهیەتەی کە پەراوێزێک لە دیموکراسی لە هەرێمە هەبوو ئەوەشمان نامێن. هۆشداریەکان لە کاتێکدایە سەرۆکی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هەوڵەکانی بۆ دواخستنی هەڵبژاردن لە بەغدا چڕ کردوێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستانیش هەر دواخستنێکی دیکەی هەڵبژاردن ڕەت دەکاتەوە و جەخت لە ئەنجامدانی لەدەی 6 2024 دەکاتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.